بەڕێز کارزانگلی بە خێربێن. زۆر سپاس. سپاس بە ئامادەبوونت. هەر باسی سەرکەوتنی ڕەجەب تەیب ئەردوانە، بەڵام با پرسیارێکی منەوە بێ کەمال کلژدارۆغڵۆ لە گەڕی دووەم بۆ نەیتوانی لە بەرژەوەندی خۆی یەکلای بکاتەوە. بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە ڕەجەب تەیب ئەردوغانەکەین. هەفتەی پێشوش هەر لێرە وتم شانسی ئەردوغان زیاترە، بەڵام بۆ مانایەش نییە کە کلژدارۆغڵ نەتوانێت بیباتەوە. کلژدارۆغڵ دوو هەڵەی زۆر استراتیزی کرد لەم 15 ڕۆژە. یەکێک لە هەڵەکان ئەوە بوو کە ئەتوانم بڵێم کەوتە ناو ئەو تەڵەیە کە ڕەجەب تەیب ئەردوغان بۆی دانایە و تەڵەیەکی زۆر سیاسیانی زیرەک بوو. ئەویش ئەوە بوو کە ئومید ئۆزداغی خستە پاڵ کەمال کلژدارۆغڵ بەوەی بە هیچ شێوەیە مخاتەبەی ئومید ئۆزداغی نەکرد. پێی باش بوو ئومید ئۆزداغ بچێتە پاڵ کەمال کلژدارۆغڵ. بۆ پێی باش لەبەر ئەوەی ئومید ئۆزداغ یەکێکە لەو سیاسیانەی زۆر دژە کووردە. هەر 2 مانگ بەر لە ئێستا 3 مانگ بەر لە ئێستا 3 مانجەکە بێ سوکایەتیەکی یەکجار گەورەی بە شێخ سەعیدی پیران کرد لە تویتێکە لە هەژماری خۆی بڵاوی کردەوە و پاشان کە دەنگۆیەکی زۆر لە تورکیا دروست بوو بۆی چۆنە بێ سوکایەتی بەسەرکردەیەکی کورد بکرێ دووپاتی کردەوە کە مکڕە لەسەر ئەو بۆ چوونەی خۆی لەبارەی شێخ سەعیدی پیران کە ئێستا من شەرمەکەم باسی ئەو سوکایەتیە بکەم کە ئومید ئۆزداغ کردی. بۆیە کاتێککە ئەو چووە پاڵ کەمال کلژدارۆغڵ و دەنگدەری کورد بەوە زۆر تووڕە بوو، بە تایبەت کاتێک کە 7 خاڵی لەگەڵ ئومید ئۆزداغ ئاواژۆ کرد کە 2 خاڵیان بە ئاشکرا دژایەتی هەدەپێ کرد. یەکێکیانەوە بوو کە بە هیچ شێوەیەک ئەو شارەوانیانی کە قەیوم کراوە کە ڕەجەب تەیب ئەردوغان هەدەپە بردوویەتەوە. ڕەجەب تەیب ئەردوغان بە تۆمەتیەوەی سەرۆک شارەوانەکان سەر بە پەکەکەن قەیومیانی کردبوو. ئومید ئۆزداغ وتی نابێ ئەوانە بگەڕێنەوە سەرکار. لە کاتێکدا پێشتر کلژدارۆغڵ بەڵێنی دابوو کە ئەوانە بگەڕێنەوە سەرکار. بۆیە هاتنی ئومید ئۆزداغ وای کرد کە ئەنجامەکانیشمان بینی لە باکووری کوردستان نزیکەی 2 لە سەتی دەنگدەر نەچۆتە سەر سندوقی دەنگدان کە هەمووی سەبەبی ئەوە بووە کە کلژدارۆغڵ لە ئومید ئۆزداغ نزیک بووەوە. کلژدارۆغڵ خۆی ئەم پەلەقاژەیی کرد نێزانیەکەوێتم دۆخەوە لە کاتێکدا کەسێکی لەلایەکەوە لەگەڵ هەدەپەیە کە هەدەپە دەنگی پێ بدەن لەلایەکەوە چه کەسێکێنێ کە دژی هەدەپێ خۆی بەهۆی ئەوەی فشارێکی یەکجار گەورە لەسەر هەدەپە و لەسەر کەمال کلژدارۆغڵ بوو بۆی پەیوەندی لەگەڵ پەکەکە هەیە و پەیوەندیەکەشیان پەیوەندیەکی شاراوە و ڤیدۆیەکی مۆنتاژیان کردبوو کە ئەمانە بەنهێنی لەگەڵ یەکتریا قسەکەن و پەیوەندیان هەیە و پەکەکە لەگەڵ ئەوەیە کە کەمال کلژدارۆغڵ بیباتەوە بۆیە نەیتوانی ئومید ئۆزداغ دەربکات. بە تایبەت دوای ئەوەی ڕەجەب تەیب ئەردوغان مخاتەبەی ئومید ئۆزداغی نەکرد. بەڵام هەڵەکە ئەوە بوو کە ئەبایە ڕایۆژکارەکانی پێی بڵێن کە ئەو 7 خاڵە واژۆنەکە چۆن هەدەپە کاتێک کە پشتگیری لە کەمال کلژدارۆغڵ کرد هیچ مەرجێکی نەبوو و بایە ئومید ئۆزداغیش هەمان شتێ بێت. دوو ئەوەی کە مەرجێکی نەبوو هەر هەڵە نەبوو هەڵەیەکی یەکجار گەورەی استراتیزی بوو کە هەدەپە کردی لە گەڕی یەکەمدا بۆی ئەبوایە لە گەڕی یەکەم بربژێری خۆیە بێت بۆ هەڵبژاردن. ئەگەر هەدەپە بربژێری هەبوایە ئێستا تووشی ئەو حاڵەتی ئێستا نابوو کە ئومید ئۆزداغ یان سینان ئەوان بێن ئەنجامی هەڵبژاردننی کلیلی ئەنجامی هەڵبژاردننی تورکیا کاتە لای هەدەپە بەدڵنیاییەوە کەوتە لای هەدەپە لە بەرەوەی هەدەپە خاوەنی نزیکەی بن 5 ملیۆن دەنگدەر بوو و ئەگە پێشتر 6 ملیۆن دەنگیە نابوو و هەموو ڕاپرسیەکانیش بۆ ئەوە بوون کە هەدەپە ژمارەی کورسیەکانی بگاتە 90 کورسی. ئەو کاتێک کە ئیدعای ئەوەیە کرد کە بربژێری هەیە چونکە بەڵێ هەدەپە 1 ساڵ بەر لە هەڵبژاردن وتم بربژێری خۆمە بێ و تەنانەت باسی لەوەشە کرد کە بربژێرەکەی ئەم زاریان بربژێریشی ئافرەتە. پێشووتر هەر پیاو بووە ئەم زاریان ئافرەتێک کەنە بربژێر. بۆیە دەنگەکانی هەدەپە هەموو پێشبینەکان بۆ 80 تا 90 کورسی بێنە. بەڵام کاتێک کە بربژێری نەبوو بەبێ مەرج پشتگیری لە کەمال کلژدارۆغڵ کرد ئەمە دەنگدەری زۆر تووڕە کرد. بۆیە ئەگەر سەیری ئەنجامی ئەو دەنگانە بکەن کە لە جوگرافیایی باکووری کوردستان هاتووە ئەردوغان 50 زایدیەکی هێناوە لەوێ کلژدارۆغڵ 49 هێناوە وەکو جوگرافیا ئەردوغان 51 هێناوە. بەڵام ئەو شوێنانەی کە هەدەپە زۆرینەیە ئەوە کلژدارۆغڵ بردوێتەوە. بەڵام لە گەڕی دووەمە لە هەموو ئەو شارانەش ڕێژەی بەشداری کەمی کردووە. ئەوە خۆی پێمانەڵێ کە دەنگدەر زۆر نیگەرانە. شتێکشم لەبیر چوو کە زۆر گرنگە ئەسڵەن قسە هەیە کە بەڵێنی پێداوە کەمال کلژدارۆغڵ ئەگەر ببێ بەسەر کۆمار ئومید ئۆزداغ بکاتە وەزیری ناوخۆ کە 12 ڕۆژە ڕێک 12 ڕۆژە ئەو دەنگۆیە لە باکووری کوردستان بڵاو بۆتەوە
کە ئومید دۆزداغ بێتە وەزیری ناوخۆ ئەوش ببێتە وەزیری ناوخۆ کەواتە تو کەسێکت کردوتە وەزیری ناوخۆ بە هەموو شێوەیە کوڕ ڕەفزەکاتەوە تەنانەت ئەسڵەن ئەو هەر کوردی پێ ئینسان نییە و ئەگەر سەیری قسەکانی بکەی سەیری میتینگەکانی بکەی سەیری ئەو دیمانە تەلەڤیزیۆنیانی بکەی ئەوەی ئومید ئۆزدا کردوێتی کەسێکی نەژاد پەرستی زۆر دژە کووردە بۆیە ئەو هەڵە استراتیزیە بەسەر کلیژدارۆغڵو تێپەڕی دووش لەو 15 ڕۆژە نەیتوانی مخاتەبەی کورد بکە زۆر بە شەرمەوە مخاتەبەی کوردی کرد ئەوەش زۆر هەڵە لە دوای دەرچوونەوەی ئەردۆغان جارێکی دیکە بەسەر کۆماری تورکیا دۆزی کورد لە تورکیا چی بەسەردێ لە کاتێکدا لە ماوەی ڕابردووە ئەگەر هەدەپە نازی ئەوەی بەسەر ئەردۆغانە کردبێ و ئێمەینەتکەین بەسەر کۆمار ئێستا هەدەپە نییە بەڵێ ئەم 5 ساڵی ئاردوغان 5 ساڵی زۆر زەحمەتە بێ ئەگەر لە 2002 هاتە سەر حکم کە توانی زۆر بە شێوەیەکی ڕەها دەسەڵاتەکانی هەبێت و تورکیا بەڕێوە باو لە 2008 و 11 و 15 و تا 18 ئەم زارەیان هاوچێشەی سیاسی بە تەواوەتی گۆڕاوە ئاردوغان بردیەوە بەڵام بردنەوەیەک نییە تامێکی خۆشی هەبێ بۆ ئەو لەبەرەوەی ئەگەر ڕێژەی دەنگەکان تەماشا بکەی 2 میلیۆن دەنگ لە پێشە ئاردوغان 2 میلیۆن دەنگ لە پێش ئەو هەموو شارە گەورەکانیشی دۆڕاندووە هەموو ئەو شارانێک کە کەوتۆتە سەر دەریا هەمویانی دۆڕاندووە یعنی من ئێستا هەڵهۆکاتێ لە زۆرینی هەڵبژارنەکانە ئەردۆغان یاخود باڵین ئاکەپە ئەو شارانی سەر دەریا دۆڕێنێ لە سکۆلاریزمن ئەو شارانە خەڵکەکەیان محافزکار نین هەموو ئەو شارانی کە محافزکارەکان زۆر تێیدا باڵادەستن ئەردوغان دەنجی زۆری نەهێناوە هەموو ئەو شارانەشی کە سکۆلاریزمن دائیمەن ئۆپۆزیسیۆن دەنجی زۆری نەهێناوە سیرکە لە ئادەنا سیرکە لە ئەنتالیا لە ئیزمیر لە بۆدڕوم و لە زۆر ئەو شاری تریش هەمیشە ئۆپۆزیسیۆن لە پێشە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەت کە کێشەی کورد تەمان ئەردوغان بە ئاشکرا لەو پرۆپاگەندەی هەڵبژاردن و تیشتێک نییە لە تورکیا بە ناوی کێشەی کورد برا کوردەکانمان وەکو مواطنێکی کوردی چۆن تورکی چۆن مافیە ئەوانش هەمان مافیانەیە بۆیە کێشەی کورد لە بەرنامەی ڕەجەب تەیب ئەردوغانە نییە تەنیا هەلێک لە بەردەم کورد ماوە کە زۆر گرنگە ئەویش ئەوەیە دوای 9 مانگی تر تورکیا ئەچێتە ناو هەڵبژاردنیشی تری چارە نووساس زەیریکە ئەردوغان لەو جەنگە بردیەوە بەڵام قەڵای ئۆپۆزیسیۆنی نەڕوخاندووە قەڵایەکە هەر لە دەستی ئۆپۆزیسیۆنە ئەنقەرە ئیستانبول ئیزمیر ئەنتالیا ئەدەنا مێرسی ئامەد شرناخ هەکاری وان قارس ئەوانە هەمووی کلیژدار ئۆغڵو تێیدا سەرکەوتووە هەموو ئەو شارانە شارەوانەکانی لەدەست ئۆپۆزیسیۆنە بۆی بتوانێت ئەو قەڵایە بڕوخێنێ ئەردوغان دوو ڕێگەی لە بەردەمە یەک هەموو استراتیژیەتی ئەردوغان لەو 9 مانگە ئەوەیە هاوپەیمانی میلەتێکدا ئەو هاوپەیمانی چکە ئەو هاوپەیمانیە وای کردووە ئۆپۆزیسیۆن زۆری نەبێت لە ئەستەمبول کەمال کلیژدارۆغڵو پارت شکستیان وا کات هاوپەیمانێکە تێک بچێت یانە خۆی ئەگەر سەیری خیتابی مەراڵ ئاکشەنەرت بکردایە مەراڵ ئاکشەنەر زۆر نیگەران بوو لە بارودۆخەکە و ئێستاش ئەو لەسەر حەقە لە بەرچی لەبەر ئەوەی 2 ڕۆژ بەر لەوەی بەربژێری سەرۆکایەتی کۆمار دیاری بکەن ئاگادارن کە ئەو هەڵسا لەسەر مێزەکە وتی نابێت کلیژدارۆغڵو بێتە سەر کۆمار هەستەکەم ئەو لەوەیانە عاقڵ بوو زیاتر کللتوری تورکیای خوێندوێتەوە بەوەی تورکیا بە هیچ شێوەیەک ڕازی نییە عەلەویەکی 74 ساڵ حکمی تورکیا بکە عەلەوی بوون لەوێ کەمێک کێشەیە لە بە حکمەوەی تورکیا زیاتر لە 160 محافزکارە تەنانەت محافزکار تورکیا کاتێک کە سکۆلاریزمەکانیش لەسەر حکم بوونە عەلەویەک تەنانەت سەرۆکی شارەوانی نەبووە غەیری دەرسی نەبێت کە هەمویان عەلەوین سەرۆکی شارەوانیان پێڕەوا نەبووە بیدەین بە عەلەویەک ئیتر چۆن وڵاتێک بەڵێ وڵاتێکە دەنە دەست عەلەویەکان لەوەیە مەراڵ ئاکشەنەر لەسەر حەق بوو کە پێی وا بوو ئەگەر ئەکرەم ئیمام ئۆغڵو بربژێر بکەن ئەتوانێ لە ئەردوغان بباتەوە نابێت کلیژدار ئۆغڵو لەسەر مێزەکە هەڵسا ئەردوغان حساباتی ئیمام ئۆغڵوی نەکرد بوو پێش وەخت لەوەی دۆزێکی بۆ ئامادە کرده بوو ئەردوغان ئەگەر بربژێر بکرێت بەڵێ بەڵێ ئەردوغان کاتێک هەوتیان کلیژدار ئۆغڵۆ بێت بە بربژێر زۆری پێخۆش بوو تەنانەت من لە چەند راپۆرتێکی تورکیا خوێندمەوە کە کاتێک هەواڵەکەیان بە ئەردوغان داوە کە کلیژدار ئۆغڵۆ بێتە بربژێر ئەو زۆری پێخۆش بووە چونکە ئەزانێ محافزکارەکان دەنگ بە کلیژدار ئۆغڵو نادەن لەبەر عەلەوی بوون و تەمەنی 74 ساڵە و ئەوەیشی کە ڕکابەرێکی سەرسەختی کلیژدار ئۆغڵو بوو ئەکرەم ئیمام ئۆغڵو بوو 2 جار ئەکرەم ئیمام ئۆغڵو لە ئەردوغانی بردوتەوە 2 جار لە 2019 لە شارەوانی بە 8000 دەنگ زیاتر لە بیناڵی یڵدرم بردەوە کاتێک کە ئەردوغان پرۆپاگەندەی بۆ بیناڵی یڵدرمەکە کاتێک کە هەڵبژاردن کرایەوە دیسان ئەو جارە بە جیاوازی 800,000 دەنگ ئیمام ئۆغڵو بردیەوە بۆیە ئیمام ئۆغڵو کارکتەرێکی سیاسی زۆر گرنگی تورکیایە
ئیمام ئۆغڵو ئەبێتە ڕکابەرێکی سەرسەختی ئاردۆغان لەو نۆمانگە و لە هەڵبژاردننی 5 ساڵی تری تورکیا بەڵام من پێم وایە تورکیا ئەچێتە ناو هەڵبژاردننی پێشوەختە ئەگەر 2 ساڵی تر نەچێت چونکە بارودۆخی تورکیا زۆر خراپە بەسەر دوو بەرەیە دابەش بوونە محافزکارەکان و نەژاد پەرستەکان لەلایە سکولاریزمەکانیش لەلایەکی تر جگە لەوەش قەیرانی دارایی یەکجار سەختە جگە لەوەش کورد تەواو بێ ئومێد بووە لەوەی کە ئیدی پرسی کورد تەواو نایەتەوە بەرباز ئاردوغان بۆ خۆشی حەز بکە تەواو مەهەپە نایەڵێ کە پرسی کورد دیسان لە تورکیا بێتەوە بەرباس و هەرمەرجەکەشی ئەوەیە چۆتە پاڵ ئەردوغان کە پرسی کورد نێتەوە بەرباز بۆیە لەو 5 ساڵێ ئەو شتە زۆر گرنگ بوو کە بەسەرما تێپەڕێبای باسی بکەم هەدەفە ئەگەر استراتیزیەتی خۆی بگۆڕێ لەو نۆمانگە چکە سیاست بەرژەوەندیە ئەردوغان چەند هەدەپەی پێ تیرۆریست بێ بۆ بەرژەوەندی خۆی بۆ بردنەوەی خۆی بۆ ئەوی قەڵای ئۆپۆزیسیۆن بە تەواوەتی بڕوخێنێ هەموو شتێکەکە حەقیشێتی و سیاسی زیرەکە بێوا بێ هەدەپە لەم نۆمانگە من پێم وایە بچێتە پاڵ ئەردوغان لە هەڵبژاردننی شارەوانیەکان زۆر گرنگە لە ئەستەمبول و لە ئەنقەڕە چونکە دەنجی هەدەپە زۆر گرنگە لەو دوو شارە و دەنجی هەدەپەش بوای کرد ئۆپۆزیسیۆن بێتە براوە ئەگەر بێت و دەست پێش خەریب بکات ئی پارتی پێش هەدەپە لە ئەردوغان نزیک نەبێتەوە چونکە ئێستا ئاتماسفۆرێک دروست بووە لەو 2-3 ساعتە کە ئی پارتی زۆر نیگەرانە لە بارودۆخەکە هەمویان باز لەواکەن هاوپەیمانی میلەت هەڵەوەشێتەوە هەڵوەشانەوەی هاوپەیمانی میلەت ئەگەرێکی نزیکە هەرچەندە شرۆڤەکارانی سیاسیەوانی ئۆپۆزیسیۆن و ئەتاتورک چین ئەڵێن هەموو شتێک بکەین بۆی ئەو هاوپەیمانیە هەڵنەوەشێتەوە بەڵام هەدەپە لەناو ئەو هاوپەیمانیە نییە لە دەروی ئەو هاوپەیمانیە دەنجی بکرد لە پیژار ئۆغڵوداوە بۆیە لەو نۆمانگە ئەتوانێ ڕێکەوتنێک لەگەڵ ئاردوغان بکە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی شارەوانەکانی ئەستەمبول و ئەنقەڕا و ئەدەنا و ئەنتالیا و مێرسین و ئەو شوێنانە بربژێری نەبێ لە بەرامبەر ئەوەشە دەستکەوتەکانی کورد مسۆگەر بکە هەڵەیەکی استراتیزی کرد با دووبارەی نکاتەوە ئەو ترێت ئەردوغان بەشداری هەڵبژاردنێکی کردووە بردوێتیەوە وەکو خۆی هۆکار چییە؟ هۆکارەکەی ئەوەیە ئەردوغان بەر لەوەی ببێت بە سەرۆک وەزیران 4 ساڵ کاتێک کە سەرۆکی شارەوانی ئیستەمبول بوو توانایەکی یەکجار ڕادەبەدەری هەبوو و لەو 4 ساڵەیە توانی ئیستەمبول بە شێوەیەکی بەرچاو بگۆڕێ و خزمەت گوزاری بۆ هەموو کوچە و کۆڵانێکی ئیستەمبول برد من بۆ خۆم ڤیددیویەکم بینی کاتێک کە ئەبێتە سەرۆک شارەوانی لەگەڵ دەنیز بایکال کە ئەو کات دەنیز بایکال سەرۆکی جاپە بۆ ڕکابەری ڕەجەب تەیب ئەردوغانیە کرد باسییان لەو 4 ساڵەی ئاردوغانە کرد کە ئەو تۆمەتباریە کرد بۆی کۆمەڵێک پرۆژەی داوەتە کەسە نزیکەکانی خۆی ئاردوغان لەوێ باسەکە کە چۆن لە سەردەمی ئەوە مێترۆ هاتوتە ناو ئیستەمبول هەتا ئاردوغان نهات مێترۆ نهات بۆ لەبەرەوەی هەر کاتێک ویست مێترۆ بۆ ئیستەمبول دروست بکەن پرۆژەکە پارەی بۆ تەرخانەکرا و پاشان پارەکە نیوەی نەئەما شەریکەکە ئەڕۆی بەڵام ئاردوغان هات ئەوەی جێبەجێ کرد لە تورکیا کە بە هەموو توانای خۆی توانی خزمەتەکانی لە ئیستەمبول دەنگدانەوەیەکی یەکجار گەورەیە بێ لەسەر تەواوی تورکیا بۆیە کاتێک زانی ئیستەمبولی لەگەڵا چکە شتێکەیە لە تورکیا لەگەر ئیستەمبولت برد کەواتە تورکیاشە بی بۆیە ئیدی هەنگاوی نا بەرە ئەوەی بتوانێت تورکیا بەڕێوە بات و ئاک پارتی دروست کرد لە 2002 هەرچەندە ئەردوغان کاتێک کە ئێستا لە ترۆپچی دەسەڵاتە هەر بە ئاسانی نەچۆتە ئەو شوێن ئەردوغان زۆر ماندوو بووە و زۆر بە تەنگ و ڕێگەیەکی تەنگ و چەڵەمەی زۆری بڕیوە تا توانیوێتی ئێستا لە ترۆپچی دەسەڵات بێت کاتێک کە سەرۆک شارەوانی بوو لەسەر وتنەوەی شعرێک کە شعرەکە ئایدۆلۆژیای ئاینی هەبوو وتیان ئەتەوێ پایەکانی سکولاریزم لە تورکیا تێک بدەیت دووبەرەشی لە ناونەتەوەی کورد و تورکوانە دروست بکەیت ئەردوغان گیرا بۆ ماوەی 4 مانگ و 10 ڕۆژ خەڵک هەمووی هاتە سەرجادە لە ئەستەمبول لە شارەکانی تر لە ژێر فشاری خەڵک بەربوو بەڵام داواکاری گشتی قەدەغی سیاسەتی لەسەر ئەردوغان جێبەجێ کرد لە 2002 کاتی ئاک پارتی بردیەوە بیرمان نەچێت ئەردوغان سەرۆک وەزیران نەبوو نیان هێشت تیان تو نابێت سیاست بکەیت بۆیە عەبدوڵڵا گول لە جێی ئەردوغان بوو بە سەرۆک وەزیران ئەردوغان چوت لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا داوای یاسایی تۆمار کرد لە ماوەیەکی کەمە ئەو حەقەی بەدەستێنایەوە و چکە تورکیا ئەندامە لە دادگای مافی مرۆڤی ئەوروپا ئەردوغان بە واسطەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا توانی لە 2003 دەسەڵاتەکان لە عەبدوڵڵا بڕای بۆ دادگایانی ئێستا بڕای پێ نییە کە ئەو دادگایڵێ بێ دەمیرتاش و عوسمان کاڤاڵا ئازاد بکەی لەبەرەوەی ئەوانە بە ناحەق لە دادگای من وتارم نووسیوە لەسەر ئەوە کە ئاردوغان بە واستەی دادگای مافی مرۆڤی ئەوروپا گەیشتۆتە ترۆپچی دەسەڵات بەڵام ئێستا اعتراف بەو دادگایە ناکاکە بێ پێی بکە ئەوە هەڵەیە کە ئێستا ئەردوغان ئەگەر بێوێ لەو ئەو 5 ساڵی ئارامی بێ لە ڕۆی اقتصادەوە بەرەو پێش بچێ
دووبەرەی لە نێو تورکیا دروست نەبێ ئەبێ لە ئەوروپا نزیک بێتەوە نەکچێتە باوشی پوتین ئەبێ احترامی دادگای مافی مرۆڤی ئەوروپا بگرێت تورکیا ئەندامە تێدا کە بڕیارێک لەوێ دەرچوو ئەبێ بە جۆری دەستوری تورکیا ئەبێ ملکەتی ئەو بڕیارانی دادگای مافی لە ماوەی ڕابردووە پەیوەندی ئەردوغان لەگەڵ ئەمریکا و ئەوروپاش باش نەبوو داهاتووی پەیوەندیەکانیان بۆ شوێن طبعاً ئەردوغان لەوەتی جۆ بایدن بووە بە سەرۆکی ئەمریکا ئەردوغان زۆر چاوەڕێیە و لە هەندێک سەر چاوە ئەڵێن داواشی کردو بۆ جۆ بایدن ببینێ بەڵام بایدن ڕەتی کردوتەوە و هەتا ئێستاش ئەردوغانی نەبینیەوە کاتێک کە ئەردوغانی بینیەوە لە چەند کۆبنەوەیشی لووتکەی ناتۆ بووە دانیشتماوی پیرۆزبایی هەر لێ نەکردو ئێستاش بایدن هەتا ئێستا نەیکردووە هەتا ئێستا پیرۆزبایی لێ نەکردووە کە ئێمە قساکەین ڕەنگە بەیانی ئەکید لێ ئەکات و ئەوروپاش میدیای ئەوروپا هەمووی لە خزمەتی ئۆپۆسیۆنی تورکیا بووە بۆ ئەوەی ئەوان وتیان ئەگەر ئەردوغان ببێتەوە بەسەر و کۆمار ئەمجارە بە تەواوەتی چێتە باوشی پوتین لە چکە هەموو ئەوروپا گەماروی خستۆتە سەر رووسیا ئەردوغان گەماروی نەخستۆتە سەر رووسیا هەمووی فشارێکی سیاسی گەورەیان لەسەر رووسیا دروست کردو بەڵام ئەردوغان جووی بە ناتۆ بە ئەوروپا و بە ئەمریکا و هیچ لایەنێک نەدا لەگەڵ پۆتین نزیکایەتێکی یەکجار زۆری هەیە و یەکەم سەرۆکیش کاتێکە بۆ سەرۆک کۆمار کە بردیەوە پۆتین بۆ پیرۆزبایی لێکرد بۆیە پەیوەندی تورکیا و ئەوروپا بەرەو خراپی ڕوا بەرەو باشی ناڕوە ئەگەر ئەردوغان خۆی بە سیاسەتێکی دەرەوەی تازە بتوانێت ئەو پەیوەندیە زیندوو بکاتەوە. بەڵێ بەڕێز کارزانگری ڕۆژنامەنووس و شارەزای کاروباری تورکیا لە ستودیۆ ئامادە بوویت سپاس بۆ شرۆڤەکانتان. سپاسدانەکەم.